مرتەزا لاخانی کێیە؟ خەزێنەکەی حکوومەتی هەرێم بۆ ئاوا بەتاڵە؟ پارەکان لای چێن و ئاشتی هەورامی بۆ ناگەڕێتەوە کوردستان؟ ڕۆڵی سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد چییە لە کەشفکردنی حسابە بانکیەکانی پارتی کە پارەی نەوتی تێدا شاردراوەتەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە بە وردی لە راپۆرتێکی سوولی تایمزدا بزانە. مرتەزا لاخانی قاچاقچیەکی بواری نەوتە کە بە ڕەگەز پاکستانی و ڕەگەزنامەی کەنەدی هەیە، بە میدیاکانی جیهان ئاشنایە و پێشتر لە کەیسی بە قاچاقبردنی نەوتی عێراق لە سەردەمی گەمارۆی ئابووری تێوەگلاوە، بەڵام بەهۆی ئەوەی ناوبراو توانی بەڕێکەوتنێک زانیاری بدات بە دادگاکانی ئەمریکا لە بەرامبەر لێخۆشبوونی دەربازی بوو. لاخانی بەوە ناسراوە کە بازرگانێکی مشەخۆر و بە دوای لاکی مردارەوە بوودا دەگەڕێ و سەرۆکاری لەگەڵ حکوومەت و ئەو سیاسیانەدا هەیە کە بەدزی گەلەکانیانەوە پارە دەشارنەوە. لە سەردەمی وەزیری ئاشتی هەورامیدا لاخانی بە فەرمی دەبێتە دەڵاڵی حکوومەتی هەرێم باڵی پارتی و متمانە پێکراوی ئاشتی هەورامی بۆ دیزە بە دەرخۆنەکردنی نەوتی هەرێم و شاردنەوەی بە خێراترین ڕێگە. بەڵام کارەکانی لاخانی پێناچێ هێندش سڕقایم بێت، چونکە تا ئێستا کەس وەک پێویست بە دوواداچوونی بۆ نەکردووە، بۆیە ڕەنگە ئیتر ئەوە لە تاریکیدا نەمێنێتەوە. پاش ئەوەی لە 25 ئازاری 2020 ناوەندی SP گلۆبال بۆ کاروباری ئابووری و دارایی جیهان لە راپۆرتێکیدا بەڕی 1 ملیارد دۆلاری هەرێمی کوردستانی لە بانکێکی لوبنانی بە ناوی بانکی مێت ئاشکرا کرد و سوولی تایمز وەک یەکەمین میدیا راپۆرتەکەی بڵاو کردەوە. دەرگا بەسەر ڕووی زۆر پرسیاردا کرایەوە کە 1 ملیارد دۆلار چۆن و بە چه ڕێگەیەک چۆتە لوبنان. دوای ئەم هەواڵە هەردوو پەرلەمانتاری کورد لە بەغدا سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد نامەیەک ئاراستی وەزیری دەرەوەی ئەو کاتی عێراق محەممەد حەکیم دەکەن و داوا دەکەن دەست بەسەر پارەکەدا بگرێ، چونکە داهاتی عێراقە و دەبێت لە مەترسی لە ناوچوون بپارێزرێ بەهۆی ئەوەی بانکە لوبنانەکە لە ئیفلاس نزیک بۆتەوە. دواتر وەزیری دەرەوە بەڵێن بە دوو پەرلەمانتارەکە ئەدا کە بە دوواداچوون بکات، پاشان بۆی دەرەکەوێت پارەکە لە کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسیەوە بۆ حسابی بانکی کۆمپانیایەکی وەهمی بە ناوی IMMS لە بری کڕینی نەوتی هەرێم نێرراوە. بەڵام ئەو کەسەی ڕاستپێراوە کە مامەڵەکە بە پارەکەوە بکات عێراقی نییە و کەسێکە بە ناوی مرتەزا لاخانی، بۆیە کاتێک لاخانی بەمە دەزانێ حکوومەتی هەرێم ئاگادار دەکاتەوە و لەسەر ڕاستپاردەی ئاشتی هەورامی هەنگاوی گواستنەوەی پارەکە دەست پێ دەکات بۆ جێگایەکی نادیار کە بەپێی لێدوانی عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆماڵ ڕایگەیاندبوو لە مانگی 3 تا 4 بڕی ملیارێک دۆلار هاتۆتە حسابی بانکی هەرێم. ئەمە شاوکات بوو لەگەڵ هەوڵەکەی سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق بۆ جێڕانەوەی پارەکە. لاخانی پێشتر و لە مانگی 11 2019 داوا لە بانکە لوبنانەکە دەکات بڕی 1 ملیارد دۆلار بۆ حسابێکی تر بگوازنەوە، بەڵام بانکەکە ڕەتی دەکاتەوە بەهۆی ئەوەی لاخانی پێشتر بەپێی ڕێکەوتنێک بەڕیاری دابوو بۆ ماوەی 3 ساڵ بە قازانجی لە سەدا 3.6 ملیارد دۆلار لە حسابەکەیدا بهێڵێتەوە. هەروەها ئەو تەوقیتەی لاخانی داوای پارەکەی کردبوو هاوکات بوو لەگەڵ قەیرانێکی دارایی لە لوبنان کە حکوومەت قەدەغەی کردبوو هیچ پارەیەکی بیانی لە وڵاتە ببرێتە دەرەوە. بەپێی راپۆرتێکی دەستگای بلومبێرگی ئەمریکی پارەکە لە بانکە لوبنانیەکە نامێنێ، ئەویش بەڕێکەوتنی لاخانی بە وەکالەتی ئاشتی هەورامی و دانی غەرامەیەک بانکەکە ڕازی بووە لاخانی پارەکە بگوازێتەوە، بەڵام بەهۆی ئەوەی پارەکە بە کاش براوەتە دەرەوە هیچ ئەسەرێکی بانکی جێنەهێشتووە. بۆ ئەم مەبەستە سوولی تایمز پەیوەندی بە سەرکەوت شەمسەدینەوە کرد و ئەویش ڕایگەیاند ئەم کەیسە زۆر ئاڵۆزە، بەڵام ئەوەی ڕوونە لاخانی تەواوی پارەکەی کە لە حساب بانکیەکانی لوبنان و سنگافورە داناوە پارەی نەوتی کوردستانە و وەک دەڵاڵێک بە پشتیوانی ئاشتی هەورامی ئەو کارانەی کردووە، ئەگەرنا لاخانی تەنیا قاچاقچیەکە و بەس. بەپێی زانیارەکانی سوولی تایمز لەسەر ئەو بابەتە سەرکەوت شەمسەدین داوای بەڵگەی زیاتر لە ناوەندی SP گلۆباڵی ئەمریکی دەکات کە سەرەتا ئەوان پارەکەیان ئاشکرا کرد، پاشان لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووسی تری وەک کلۆی کۆرنیش کە ئەویش لەسەر هەمان بابەت کاری کردووە داوای لێ دەکات راپۆرتی زیاتر بکات و بەڵگەشەیە کە پارەکە هی حکوومەتی هەرێمە، بەڵام هەندێک بە دوواداچوونی دەوێت.
دواتر سەرکەوت شەمسەدین لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکی تری ئەمریکی گفتوگۆ دەکات و قەناعەتیان پێدەکات کە بابەتی لاخانی زۆر زانیاری کەشف نەکراوی تێدایە. پاشماوەیەک یەکێک لەو ڕۆژنامەنووسانە پەیوەندی پێوە دەکات و دەڵێ هەواڵێکی خۆشم پێیە، دەستگای بلۆمبێرگ بەنیازن کار لەسەر کەیسەکەی لاخانی بکەن. دەرئەنجامی ئەم هەوڵانە دەبێتە راپۆرتێکی پڕزانیاری و بەڵگەی دەستگای بەناوبانگی ئەمریکی بلۆمبێرگ کە تەواوی وردەکاری پارەی نەوتی هەرێم و ململانەکان و کۆتایی هاتنی مامەڵەی ئاشتی هەورامی لەگەڵ هاڵق بانکە. بەپێی راپۆرتەکەش پاش سزاکانی ئەمریکا بەسەر هاڵق بانکی تورکی حکوومەتی هەرێم بە بڕی 200 ملیۆن زیانی بەردەکەوێت. ئاشتی هەورامی کە ئێستا لە لەندەن دانیشتووە و ئامادە نیە بگەڕێتەوە بۆ کوردستان تا نەیکەنەوە بە وەزیر، دۆزەخێکی بۆ مەسرور بارزانی ساز کردووە و قاسەی حکوومەتی هەرێمێکی بەتاڵ کردووە. هەرچی مامەڵەی نەوتیشە لە بینی خۆی و لاخانی بە ئاڵۆزی ماوەتەوە و تەواوی مامەڵەکانی لاخانیش بە واژۆی ئەو کراون و ئامادەش نییە ئەو دەسەڵاتە بگەڕێنێتەوە بۆ مەسرور بارزانی. هەر بۆیە مەسرور بارزانی لە سەرەتای ئەم ساڵ بێهیوا دەبێت لە هەورامی و حسابێکی بانکی لە سیتی بانکی ئەمریکی دەکاتەوە و پارەی نەوت لەوێ هەڵدەگرێت، بەڵام هێشتا چارەنووسی ملیاران دۆلار لە بینی ئاشتی هەورامی و مورتەزا لاخانی بەنادیاری ماوەتەوە. بەپێی بەڵگەکانی بلۆمبێرگ لاخانی لە سێمانگی سەرەتای 2019 بڕی 2.3 ملیار دۆلار دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی هەرێم کە ئەو کات نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت بوو. هەر لەو کاتەدا وەک تەڵەیەک بۆ مەسرور بارزانی سیستمی پاشەکەوتی موچەی هەڵوەشاندەوە و چەند مانگێکیش دواتر لاخانی پارە دەنێرێت بۆ حساب بانکی حکوومەتی هەرێم، بەڵام مەسرور بارزانی بەمە ڕازی نابێت. بەتایبەت کە دەبینێ ئاشتی هەورامی و نێچیروان بارزانی کۆنتڕۆڵی تەواویان بەسەر نەوتدا هەیە، بۆیە بۆ ماوەی چەند مانگێک ئاشتی هەورامی دوور دەخاتەوە، بەڵام بەهۆی ئەوەی لاخانی بەس لەگەڵ هەورامی کار دەکات بە ناچاری مەسرور بارزانی بە هەمان دەسەڵاتی وەزیر ئاشتی هەورامی دەکات بە یاریدەدەری خۆی، بەڵام بەمە ڕازی نابێت و ئامادەنیە وەک یاریدەدەر بگەڕێتەوە هەرێمی کوردستان. سەبارەت بەوەی بۆچی لاخانی بۆ مامەڵەی نەوت بەکارهێناوە لە بری بانکێکی فەرمی و حساب بانکی حکوومەتی هەرێم، ئاشتی هەورامی بە بلومبێرگی وتووە ئەوان ساڵی 2017 هیچ بژاردەیەکی تریان نەبووە، بۆیە لاخانی بە نوێنەرایەتی ئەوان پارەی لە ڕۆزنەفت و چەند کۆمپانیایەکی تری نەوت وەرگرتووە تا لە کاتی بوونی کێشە لە دوای ڕیفراندۆم بتوانن بەکاری بێنن. بەڵگەکانی سیتی بانکی ئەمریکی تەکید دەکەنەوە لاخانی پارەی نەوتی هەرێمی لەلایەن خۆی و تەواوی کارەکانی بەڕەزامەندی واژۆی ئاشتی هەورامی کردووە. هەر بۆ نمونە ساڵی 2017 ڕۆزنەفتی ڕووسی لە دوو کاتی جیادا جارێک 800 ملیۆن و جارێکیش 700 ملیۆنی لەسەر حساب بانکی خۆی لە سویسرا لە ڕێگەی سیتی بانکی ئەمریکیەوە حواڵە کردووە بۆ حسابە بانکەکەی لاخانی لە لوبنان. سەبارەت بە هەنگاوەکانی داهاتوو سەرکەوت شەمسەدین بە سولی تایمزی وت بێگومان ئێمە لێرە ناوەسین، تەواوی بەڵگەکانمان دەستکەوتووە و لە ناوخۆ و دەرەوەی عێراق دەستمان بەکارکردن کردووە لەسەری، بەڵام بەڕاستی نازانم پەرلەمانی کوردستان بوون و نەبوونی چییە کە ناتوانێ سەرەڕای ئەو هەموو بەڵگەیە هیچ ڕێکارێک بگرێتە بەر. لە ئێستادا مەسرور بارزانی حساب بانکێکی جیاوازی لە ئەمریکا کردوتەوە کە پارەی نەوتی کوردستانی تێدا دادەنێت، بەڵام دوورکەوتنەوەی هەورامی و دیارنەمانی ملیارەها دۆلار کە لە نێوان 2017 بۆ 2019 لەسەر حسابەکەی لاخانی بڕی 6 ملیار دۆلار پارە ئاڵوگۆڕ پێکراوە و دواتریش بە کاش ڕەوانەی شوێنی تر کراوە کە بە قسەی لاخانی کارەکانی یاساین و بەمۆڵەتی ئاشتی هەورامی بووە. بەڵام ئەم دۆخە وای کردووە کە حکوومەتەکەی مەسرور بارزانی هەم لە ڕووی داراییەوە زیاتر تەنگاو بێت، هەمیش کلیلەکانی مەلەفی نەوتی لە بەردەست نەبێت تا ڕێکەوتنی پێ بکات لەگەڵ بەغدا. ئەوەی جێگەی سەرنجیشە لاخانی جگە لە حسابێکی سەرەکی چەند حسابێکی لاوەکی کردوتەوە و بە سەدان ملیۆنی بۆ حەواڵە کراوە، بەڵام دیار نییە کێ خاوەنیان بووە.